کە ڕاپەڕین بەرنامەیەکی داڕێژراوی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە حکمی ئەوەی کە جەنابی مام جەلال پێشبینیەکانی زۆر وەکو خۆی زۆر بە دیقەت و دەقیقی هاتە جێ کە یەکێک لە پێشبینیەکانی جەنابی مام جەلال پێشی ڕاپەڕین و یاخود پێشی داگیرکردنی کوێتیش کە دەڵێ حکوومەتی عێراقی دانانیشێت ملهوڕە زلهێزە ئابووری اقتصادی تەپیوە و لە دوای کۆتایی هاتنی شەڕی ئێران عێراق خۆی پێسەرکەوتووە بۆیە پێیوا بوو دەبێت کوێت داگیر بکات بەڵام لە هەندێک لایەنی سیاسی و ئەقلیمی و نێودەوڵەتیش پێیان وابوو ئەمە خەونە یاخود خەیاڵە بۆیە لێرەوە لەگەڵ ئەم ڕاپەڕینەشدا کە دیارە ئەم ئازادیە بەبێ خوێن بەخشین نەبوو لێرەشدا لە کۆیە کۆمەڵێ پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون کە دیارە بە خوێنی ئەمان و بە هیممەتی و جوهدی خەڵکی شاری تێکۆشەری کۆیە ئەم ڕاپەڕین دەستەبەر بوو لێرەوە سڵاو بۆ خەڵکی ڕاپەڕیوی کۆیە درود بۆ خوێنی شەهیدەکانی ڕاپەڕین و